بیرکەنەوە بزانم ماڵی کاممان مەطعەم و ئوتێلی شەیطان نییە. بیرکەنەوە واللهی دەگمەنمانی لێ دەرەچێت. نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست خوشك برا بەڕێزەکانم، باشترین وشەیەک کە وترا بێ ناوی خوای پەروەردگارە، بسم اللهە، و باشترین وشەیەکیش کە ئەوترێ هەر ناوی خوای پەروەردگارە کە بسم اللهە. باشترین شتێک کە سەرەتای هەموو کار و گفتارەکانت دەست پێ بکەی هەر بسم اللهە. بە بسم الله خوای پەروەردگار سەرەتای کتابەکەی خۆی کە دابەزاندوێتی بۆ مرۆڤایەتی لە ڕێگای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بسم الله دەستی پێ کردووە. و یەکەم جاریش کە وەحی بۆ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە دابەزی ئەوە بوو کە خوای پەروەردگار فەرمووی اقرأ باسم ربك الذي خلق، بخوێنە بە ناوی پەروەردگارتەوە کە بە هەموو شتێکی بەدیهێناوە. ئەمەش ئاماژەیە بەوەی کەوا هەموو شتێ بە ناوی خوای پەروەردگارەوە دەستی پێ بکرێ. باشە زانایانمان هەندێکیان فەرموویانە في قولنا بسم الله الرحمن الرحيم فوائد جليلة، وتوانا كاتي ئێمە بسم الله الرحمن الرحيم سود و قازانجێلێکی زۆر گەورەیتیایە، لەوانە التبرك بذكر الله عز وجل، وتوانا بناوي پەروەردگارەوە زیاتر پیرۆزکردنی کار و گفتارەکانت، والتعظيم لله عز وجل، وبقول ڕاگرتنی پەروەردگارت، وطرد للشيطان، وراوناني الشيطان بو بسم الله كردني كأيكي لأنه يهرب من ذكر الله، چونکە الشيطان راك لذكر إخوة، وفيها إظهار لمخالفة المشركين. وكاتي علي بسم الله تو بأشكرا بيتشواني هاو باش بڕیاردەران و کافرەکانەکەی الذين يفتتحون أمورهم بذكر الأصنام أو غيرها من المخلوقين الذين يعبدونهم، أو كافراني کە زۆر جار کە سەرەتای کار و گفتارەکانیان بە ناوی بتەکانەوە دەست پێەکەن، یا بە ناوی ئەوانەوە ئەو مەخلوقاتانەوە کە خوا خەڵقی کردووە بە ناوی ئەوانەوە سەرەتای گفتار و کردارەکانیان دەستی پێەکەن. جا تۆ کە ئەڵێی بسم الله تۆ مخالفە و پێچەوانەی ئەوانەکەی. وفيها أمان للخائف ودلالة على انقطاع قائلها إلى الله عز وجل. ئەم جا چیتیایە ئەمان و ئەمن و ئاسایشی تایە بۆ ئەو کەسانەی کە ئەترسن، و بەڵگەشە لەوەی کەوا ئەو کەسە تەنها و تەنها پەنا ئەباتە بەرخوای پەروەردگار. وفيها إقرار بالألوهية، ودانانی تۆیە کاتی ئەڵێی بسم الله بە ئولوهیەتی خوای پەروەردگار، بەخوایەتی الله کە هەر ئەو ئیلاهی حەقە و هەر ئەو شایستەیە، هەر بەناوی ئەوە شایستەیە هەموو کار و گفتارەکانت دەست پێ بکەیت. واعتراف بالنعمة،
ودانان بنعمة خواب سرتوا واستعانة بالله تعالى وداوي يارمتي كردنا لا الله جل جلاله. وفيها اسمان من أسمائه المخصوصة به أم جادونا لنا وجوانا كان إخواي پروردگاري تايا بسم الله الرحمن الرحيم أويش كتايبة بخواي پروردگارو أويش الله يو الرحمن والرحيم شتايا بلام الرحيم مخلوقات كان لبين يكتري شابكاري ديانن بلام الله الرحمن تايبة بخواي پروردگارو هیچ کسی بۆی نییە ناو خۆی بنا الرحمن هیچ کەسێکیش بۆی نییە ناوی خۆی بنا الله بەڵام ئەکرێ کەسێک ناوی ڕەحیم بێ بەڵام بۆ الله و بۆ الرحمن إلا ئەبێ عەبد بخەیتە بەردەمی بڵێ عەبد الله یان عەبد الرحمن ئەمەش دوو ناوی تایبەتی خۆی پەروەردگارن لە ناوە جوانەکان کاتێ تۆ ئەڵێی بسم الله الرحمن الرحیم بەو ناوە پیرۆزانە بەو صیفەتە بەرزانەی خۆی پەروەردگار کار و کردەوەکانت پیرۆزتر ئەکەی مبارەکتر ئەکەی. خی پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی الرعد ئاەتی 28 ئەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله باسی ئیماندارانەکە ئەفەرمێ ئەوانن کەوا ئیمانیان هێناوە و دڵیان بە یادی خوا مرتاح ئەبێ ئیسراحەت ئەکا دڵنیا ئەبێ ئەلا بذكر الله تطمئن القلوب ئایا تەنها ذکر و ناوی خوا نییە کەوا دڵان پێی ئارام ئەبێتەوە پێی مرتاح ئەبێ جا ئەگەر کەسێکت بینی گلەیی لەوە ئەکرد ئەیوت من ڕزقم کورتە ئەیوت کارەکانم بێبەرەکەتە یان ئەیوت لە ماڵە لە ناو خاو خێزانما کێشەمان هەیە لەگەڵ مناڵەکانما لەگەڵ خێزانەکەما و هاوسەرەکەما تۆ پێی بڵێ چەندە پەیوەندیتان لەگەڵ ناوی خوایە باشە یەکسەر پێی بڵێ چەندێک ناوی خوا لە ماڵتانە ئەوترێ و دووبارە ئەبێتەوە دڵنیا بن کێشەکە لەوەیایە دڵنیا بن مەشاکلەکان لەوەیایە کە ناوی خوا و ذکری خوا لە ماڵەکەیە کەمە. لەوانەیە زۆر جار ئێمە لە کاتی قسەکردنا و لە کاتی باسکردنمانە کاتێەوە ئەڵێن کابرا ئەڵێ وەڵڵی مامۆستا بەردەوام تەلەڤیزۆنەکەمان هاوەبان قورئانۆ من باس تەلەڤیزۆنەکە ناکەم باسی زمانی خۆتان نەکەم تەلەڤیزۆن بۆ خۆی یەکێکی تر ذکری تیاکە ڕاستە لە ماڵەکەی تۆیە ئەوترێتەوە بەڵام دڵنیا بە لە ماڵەکەی تۆیە ئەو تەلەڤیزۆنە کە قورئان ئەڵێتەوە زۆر جار گوناحبارە من لە جاتیەوەی خێتان دەستکەوێت چونکە گوێی لێ ناگرن هەر بەس لە ماڵە قورئانەکە ئەڵێتەوە ئەوە گوناحبارتەکە. خی تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ فإذا قرئ القرآن ئەگەر قورئان خوێنرا فاستمعوا له وأنصتوا گوێی بۆ بگرن و دڵتان بخەنە لای ئێتۆ وای نەوەڵەوانی تەوابوو ئەوەی کە لە ماڵە ئەوترێتەوە ئەوە ذکری خوا نییە ڕێزمەیە بۆ ئەو مامۆسایانەی کە ڕوقیە بۆ خەڵکەکەن ئەڵێ بڕۆ گوێ لە قورئان بگرە کاتێک ئەڵێ گوێی لێ بگرە ئەبێ بۆی ڕوون کاتۆ کە ئەبێ گوێی لێ بگری و دڵت بخەیتە لای ئەگینا ئەو قورئانەی کە لە ماڵە لێ ئەدرێت لە تەلەڤیزۆنەکانە هیچ سوودێکی نابێت گوناحباریشیەکە بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ کاتێک کە کەسێک لەیە کە ئەڵێ مناڵەکانم گومڕایە مناڵەکانم وێڵە مامۆستا نایەنە سەر ڕێگان نوێژ ناکەن هەرچی ئەکەم وەلانە هەر سوودی نییە وەڵڵاهی بەڕێز تۆ بە ناوی خواوە کارەکانی خۆتت جێبەجێ نەکردووە یعنی تۆ حتا ئەو دروستبوونانەی سەرجیانەی کە لەگەڵ خێزان تا ئەنجامێدەی ئەبێ بە ناوی خواوە بێ وەکو لەو حەدیثە باسێکن کە ئێستا دێت بۆیە بەچەی بێ بسم الله زۆر بووە بەچکەی بێ بسم الله هەموو وڵاتی داگیر کردووە ئەگەر پێت وترا من ئەترسم لە زەرەر ئەترسم لە حەسوود ئەترسم لە چاوپیس ئەترسم لە فلان و فلان و فلان ئەترسم لە زاڵم ئەگەر پێت وترا بەو کەسە بڵێ بە ذکری خوا ئەو ترسە ئەڕوێتەوە بە ذکری خوا ئەمانت بۆ دروستە بێت ترس نامێنێ لە دڵتا ذکری خوایە قەڵایە بۆ تۆ ذکری خوایە و بسم اللهە ئەمان و قەڵایەکە بۆ تۆ بۆیە بڕێزان هەر بە بسم الله بوو خۆشەویستەکانم
كاتي پێغەمبەر نوح یەکەم هەنگاوی ناوە ناو کەشتێکەی بۆ ئەوەی ئەو کۆمەڵە خەڵکە لە تەوفانەکەی نوح ڕزگارکە. نوح عليه السلام فرمووی بسم الله مجريها ومرساها. وسليمان عليه السلام سرەتای نامەکەی کە بۆ بەلقیس ناردی تایە فرمووی إنه بسم الله الرحمن الرحيم وإنه من سليمان بسم الله دەسی پێکرد. و پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم هەر نامەیەکی بۆ هەر پاشایەک بۆ هەر گەورەیەک بناردایە سەرەتاکەی بە بسم الله دەسی پێ ئەکرد. بسم الله ئەوەیە معناکەی بەڕێزان، یعنی من کاروبارەکانم بە ناوی ئەڵڵاوە دەسی پێ ئەەکەم و پشت و پەنام هەر بە ناوی خواوەیە و بێدەسڵاتی خۆم دەرەبڕم و داوا لە ذاتی ئەڵڵا ئەەکەم کەوا کارەکانم پیرۆزترکا و پڕ بەرەکەتترکا. ئەم معنایەت تێبگەن، بۆیە ئەگەر تێبگەن بسم الله کانتان لە جێی خۆیان ئەبێ. لێرەیە هەندێک فەزڵ و گرنگی وتنی بسم الله عەرزی جەنابتانەکەم. ئیمامی عوسمان ئەیگەڕێتەوە لە پێغەمبەری خۆشەویستمانەوە صلى الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی من قال بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم 3 مرات لم تصبه فجأة بلاء حتى يصبح، ومن قالها حين يصبح 3 مرات لم تصبه فجأة بلاء حتى يمسي. هر کەسێ بڵێ بەناوی خدا بسم الله، بەناوی ئەو خدایەی کەوا هیچ شتێک ناتوانێت زەرەر بگەیەنێت، هیچ شتێک ناتوانێت زەرەر بگەیەنێت لە ئەرزا و لە ئاسمانە، لەگەڵ ناوی خوایە ناتوانێت زەرەر بگەیەنێت. دەی من بەناوی ئەو خواوەوە بسم الله ئەەکەم. ئەڵێ هەر کەسێ ئەم زکرە بکا بڵێ بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. هەر کەسێ ئەو زکرە بکا بەیانیان دوای نوێژی بەیانی 3 جار، ئێواران دوای نوێژی عەسر 3 جار. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەگەر بەیانیان بیکە حتا ئێوارە هیچ شتێ زەرەری پێ ناگەیەنێ. سبحان الله. و هەر کەسێکیش ئەگەر ئێواران بیکا دوای عەسر حتا وەکو بەیانی هیچ شتێ زەرەری پێ ناگەیەنێ. والله بەڕێزان من ئەمەم لە ژیانی خۆما جێبەجێ کردووە. والله هەر کاتێ تووشی مقدەرێک بوو بێتم، تووشی مصیبەتێ ببێتم، ئیلا بیرم کردوەوە ئەو زکرە ئەو ڕۆژە نەخوێندووە. هەر کەسێ بیخوێنێ قەت زەرەری پێ ناگە. ئەمە وعدی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. بۆیە ئەگەر ئەتەوێت دوکانەکەت بەجێ بێڵیت و بەبێ ترس ئەم زکرە بخوێنە ئێواران دوای عەسر. ئەگەریش ئەتەوێت بەیانیان ماڵ و مناڵەکەت بەجێ بێڵی کاتێ لە ماڵ دەرەچی ئەم زکرە بخوێنە 3 جار. زۆر گرنگە بەڕێزان. دووهەم جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان ئەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کەوای دوای لێبوو پێغەمبەر فەرمووی إذا دخل الرجل بيته، ئەگەر کەسێک چوو بۆ ماڵ فذكر الله عند دخوله، ذکری خوا بکە یعنی بسم الله بکە کاتی ئەچێتە ماڵەوە، و لە کاتی خواردنە بسم الله بکە و لە کاتی خواردنەوەیە بسم الله بکە. شەیطان ئەڵێ بە جەماعەتەکەی ئەڵێ لا مەبیتە لەکم ولا عەشا، ئەڵێ ئەم شەو تەواو نە خواردنتان لە ماڵە هەیە نە جێی خەوتنتانیش هەیە. و هەروەها وإذا دخل فلم يذكر الله، ئەی ئەگەر هاتەوە بۆ ماڵ و بسم الله نەکرد هاتە ماڵەوە. ئاسیکن ئەخ من لە ئەوڵە وتم ئەگەر کێشەت هەبوو لە ماڵە پرسیار کە بڵێ بزانم لەگەڵ بسم الله بینت چۆنە. ئەی ئەگەر ذکرت نەکرد و ناوی خوات نەهێنا و بسم الله نەکرد کاتی ڕۆیتەوە بە ماڵ، شەیطان بە جەماعەتەکەی ئەڵێ ئەدرەکتم المەبیت، ئەوە ئەم شەو مانەوەتان بە خۆتان ئیسراحەت لەم ماڵە ئەمێننەوە. جا فإذا لم يذكر الله عند طعامه، جا لە کاتی خواردن و خواردنەوەیە ئەگەر بسم الله نەکرا ئەوە شەیطان ئەڵێ ئەدرەکتم المەبیت والعەشا، ئەوە خواردن و خواردنەوە و خەوتنی باشتان مەطعەمەکە و تێلەکەتانیش ئەم شەو لێراکەیە. بیرکەنەوە بزانم ماڵی کاممان مەطعەم و ئوتێلی شەیطان نییە. بیرکەنەوە واللهی دەگمەنمانی لێ دەرەچێت، واللهی دەگمەنمان ئەتێنەوە بە ماڵ بسم الله ئەکەین، واللهی دەگمەنمان ئەتێنەوە ئەڵێن السلام عليكم، حتى ئەگەر کەسیش لە ماڵە نەبێ بڵێن السلام علينا وعلى عباد الله الصالحين. کەس ئەیکا ئەڕۆیتەوە بە ماڵ بەژنەکە بێژی سەلامی خواتان لێبێ، بە مناڵەکان بێژە السلام عليكم،
دوایش دێگلەیە کاڵێ مامۆسا ئاخر سەحر لە ماڵمانە هەیە، مامۆسا چاوی پیس دایە لە ماڵمان، مامۆسا بەری نەفەس کەوتین، مامۆسا ڕزقمان کورتە. هەمووی حەلەکەی ئەوایە و ئاسانە و پێویستی بە هیچی تر نییە بەخوا. بەڵام ئێمە نازانین چۆن معاملە لەگەڵ حەدیثەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. ئەبوو مەلیح ئەگەڕێتەوە ئەفەرمێ پیاوێک لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا ڕێگای پیاوێک لە ئەصحابەکانی پێغەمبەر ئەگەڕێتەوە ئەفەرمێ من لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوار بووم لەسەر وڵاخێک، ئاژەڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرسمێکی دا پێی هەڵکەوت، منیش وتم دەک شەیتان لەناو بچی، ئالای خۆمان ئەڵێ شەیتان ملت بشکێت، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مەڵێ شەیتان ملت بشکێت، چونکە ئەگەر تۆ وا بڵێ شەیتان پێی فشە بێتەوە، ئەڵێ خەمم کرد دڵیانەوە، ئەڵێ ئاوام پیان کرد، تۆ وا مەڵێ، تۆ بڵێ بسم الله، ئەگەر واتەوت ئەوە لەوێ شەیتان بچووک ئەبێتەوە، ئەوە نە بچووک ئەبێتەوە حتا ئەوەی نوێژێکی پێێتی. چەند مهمە نەسیحەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێ مناڵێک دەترسێت، کاتێ لە کتوپڕێکا شتێک ڕوەدا، بڵێ بسم الله، بڵێ بسم الله. زۆر مهمە. جاران بۆ شەیتان کەم بوو، کەمترین مەشاکل هەبوو، کەمترین بێڕزقی هەبوو، کەس نەئەترسا لە سحر، کەس نەئەترسا لە نەفەس إلا قليلا. بۆچی؟ چونکە هەڵ ئەسیان و دائنشن بسم اللهیانەکە. ئیسەش لە بیرمە، ئیسەش بسم اللهەکانیان لە ناو گوێمە ئەزرمێتەوە، ئەچووە حەمامە تۆزی ئاوی ڕشان یەکسەر بسم اللهەکەت بەر لەوەی بچێتە ژوور، بۆ ئاو دەست بەر لەوە بچێ بسم اللهەکەت ئەمجا هەنگاوێ ناوە ژوور. ئاخر ئەمەیە کە ماڵەکەت ئەپارێزێ، ئەمەیە کە بەرەکەت ئەخاتە هەموو کاروبارەکانی ژیانتەوە. ئیمامی عەلی ئەفەرمێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يقرأ فرمي ستر ما بين أعين الجن وعورات بني آدم إذا دخل أحدهم الخلاء أن يقول بسم الله. أفرمي ستري بيني تو جنوك كان شاوي جنوك كان كاتي أشيت أو سواء يعني أشيت حمامة بسم الله كردنا كبسم الله كتب توابت كابرايك الراقي لكاتي الرقية لقل جنوكيك سيئك دوتي بوتو رشتي تجاني أم كسوا وتي لبر أوي شون كمنالك ميكوشتوا وتي آخر شون وتي لبر أوي آوي قرمي كنا سريع سوتان دي أيوتي أو نيزاني أيوتي بو بسم الله ينكر. سبحان الله. حتى جنوكا كان أواني كزيانش أجين أزانن بسم الله يتر يعني خوا حافظتان به شيطان كان والجنوكا كان دول خيتوا أي كتو بسم الله ناكي بدا خوا دعايش قل لي أكي هروها لحديثي كترا هاتوا صحابه قلت أي بيغمري خوا إما حد شيء أخوين لما الله تير نابي وبركتش لما المعنانية بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي آخر كيشكا أوي وكاتين خواردن أخوان بسم الله ناكن كاتي خواردن دا أقل لما الله كانت أنا بسم الله ناكن كاتي إسا عشاب ودكانك الديني بسم الله ناقي ذكر إخوان ناقي كاتي الدكانك أكيت وبيانيان بسم الله ناكن ذكر إخوان ناكن دعاي تشاو ناخوين النسرية دعاي نفس ناخوين النسرية زورك لإيما تكنانيك من هيبه بيخوين يكسر تشركو رسمك يقرينو يونيك يقرينو بلايو كينوا بسنابا وبفيسبوكا وبستوريا وبأنواع وأشكال شد بلايو كينوا دعايش قل ليكين ألين برشاو كوتي يا سبحان الله دعايش ألين رزقك كمان كورتيك دعايش ألين بركت نما دعايش ألين معاش نما إي والله قشتي وكاري أويا بسم الله كردن شفاء خوشوي سكانم پیغمبري خوشوي صلى الله عليه وسلم لخويا يعني هر صحابيك لصحابه كان يعني لاهل بيته امانه اجر كسي كان ازارك بويا پیغمبري خاص صلى الله عليه وسلم دسي خص سر شني ازارك ون من يستو شني اجر ازاري بسرد بالد دست يانك پیغمبري خاص صلى الله عليه وسلم دسي خص سري دسي راس واي فرمو بسم الله بسم الله بسم الله سيجار امجا حوجر أيوة أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر. أنا أقرم أخوة أنا أقرم هيزو توانا إخواي پروردگار لشر أويك لجيان ما هيو وكو حزناكم لي كسمان أمدو عانا أخواني والله بريزان
ئەمانە کە ئەنەه بۆ ئومەتێکی تر دابەزیە، بۆ ئومەتی پێغەمبەردا نەبەزیە صلی الله عليه وسلم. داواکارم خۆی پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات، هیدایەتمان بدا، ذکری خۆی دائیمەن لەسەر زمانمان بێ، یا ڕەبی ئیصلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی دامەزرامان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی، یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەتی ئەم دنیایە بە دوورمان بگری، یا ڕەبی لە تەفریقە و دووبەرەکی ئەم ملەتە ئێمە بە دوور بگری، یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت دڵی کار بەدەستانمان چاک بکەی، هیدایەتیان بدەی، ئیصلاحیان بکەی یا ڕەب العالمین بۆ ئەی خەمی ئەم ملەتەیان بخۆن، یا ڕەبی خوایە، یا إله العالمین خوایە کۆمەڵێک لە مسلمانان داوای دوعای خێریان لێ کردوین، نەخۆشیان هەیە خوایە شیفای نەخۆشەکانیان بدەی، یا ڕەبی خوایە هەر کەسێک لە ئێمە نەخۆشیەک لە گیانی هەیە خوایە شیفای بدەی، یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ڕەبی خوایە احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی، یا ڕەبی خوایە هەر مسلمانێک کێشەیەکی هەیە بۆی چارەسەر بکەی، یا رب العالمین. آمین آمین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش سكانم بسم الله كلقلي تويا يا حر لسرتاي لدايق بنتوا يعني بيش لدايق بنتش حتى وكو أو كاتي كأرويتنا وقبروا بيش أوي بيت الدنيا حتى أو كاتي كمال أوي لدنيا كي في غمري خوا أفتني صلى الله عليه وسلم هل كسيك لإيواء أجر سرجيك لقل خزانك يا بابلي بسم الله اللهم جنبنا وجنب الشيطان ما رزقتنا. بناي خواي لشيطان بدور من بقرو أول شيء رزق من بيدي لما نالو لا أوي كديت يا ربي خواي لشيطان بيباريس. في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم هركسي أقر أما بلي هر من عليك ببي شيطان ناتواني نزيكي ببيته وأيش فرمي أما طبعا سرتاي أو من على كديت الدنيا بسم الله بيت الدنيا وكوتايا كشي في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم أجر مردو كانت ناونا وقبر كاتي داي نقرنا وقبر كان بلين بسم الله وعلى سنتي أو على ملة رسول الله بلين بسم الله لسر ملة سنتي في غمري خوا صلى الله عليه وسلم أواني وامردو أخنا وقبر أبي آقاتا لما نبي أما هموي أذكاره هموي ذكره بيويس إنسان لجياني خويا جيب جيكا لحديث هاتوا كواد جبريل عليه السلام هات خزمتي في غمري خوشويسما صلى الله عليه وسلم فرمي أي محمد وكو آزارته إيشته فرمي بلي أفرمي جبريل عليه السلام فرمي رقيك دو في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي بسم الله أرقيك بناي خواه والرقيت بوكم من كل شيء يؤذيك لهار الشتية كآزاري هي بود من شر كل نفس أو عين حاسد الله يشفيك. يعني سيك برزان يعني أما هر أمو شاناء واني بيليته وما جبريل عليه السلام بو في غمري خواي وتوا فرميتي بناي خوا والرقيت بوكم هذا كردي خمان وناي زاني لهر الشتية كآزاري هي بود لشر خرابي حمو نفسك كحسوديت في أبا يا لتشاوي همو حسودية كحسوديت في أبا خوي تعالى شفات بدا يعني أمز كلماتي لكن بتشوكن كورتن أتواني لبريكي أتواني بو منالكانت أتواني بو كسكارت أتواني بو خود جاري واي هسا كي تبي تتشاوى أرخوت حسا كي بي تتشاوى أما أنا بخينا هو أما علم يكنية بلاي بخوا من بيناكم أما همو ما انتوشي نخوشي أبين توشي إيشو آزار أبين منال ما انتوشي إيشو آزار أبين مال ما انتوشي حسودي وتشاو أبين جاب الراسي أما الزور ضرورة أمستان بكي. آخر ملاحظة شملو تاري أمرويا هو شيء سكان من عندي فتاة بلا وبوتو لنا وخلقه برزان حركسي كان خوش بيت باش واني بو مزقود حتى جمعشني اگر بزاني او فتاة اقوازيته وبو خلقي تر بانيت اگر فتاة كشي لكوتايكاني ابي وزاني وضعي باشتره با دمامكيك بمسيو بين نوجكي بكا بو اوي خلقاني كي ترتوش نبد چونکە تو دێی خێرت دەستکەوێت بەڵام کاتێ دێیت و ئەبیتە مای ئەوەی خەڵکێک بەهۆی تۆوە تووشی ئەم پەتایە بێت کە پەتایەکی قورسە بەڕاستی لە جاتی ئەوەی خێرت بۆ بنووسرێت
تۆ گوناحت بۆ ئەنووسێت